و ڕێکخراوی ژینگە پارێزی پەرێزان بە هەماهەنگی لەگەڵ دەستەی ژینگە پارێزی قەزای چۆمان هەستین بە ئەنجامدانی ئەو چالاکیە کە کەوتوتە تقریباً چیایشی بەرز بە ڕووبەری 1500 متر بەرزە لە ئاسی ڕووی دەریا بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەیرانانە یان بەهۆی نەبوونی سوتەمەنی و گرانبوونی نرخی سوتەمەنی و نەوت خەڵک زۆر پەنای بردە بۆ داربڕین بە تایبەتی داری بەڕوو نزیکەی زیاتر دەبێت لە 1000 داربەڕوو و هەروەها نزیکی بە 400 بۆ 500 نەمام لە داری سنۆبەر و داری بەڕوو هیوادارم خەڵکانی تریش چاو لە ئێمەکەن و چونکە ئینسان بە ژینگەوە جوانە شیحارمانەوێت لە هەر شوێنێکی دارێکی بڕاو ئێمە دوو دار بەڕوو ئەچێنینەوە هیوادارم زۆربەی خەڵک وشار بیتەوە ژینگە دڵی ئینسانە ئینسانیش ناتوانێت بەبێ دڵبژیت دووەم هەڵمەتە لەو ساڵدا بەشدارین کە پێشتریش لە سنووری قەسرێ بەشداریمان کردووە کە 1000 داربەڕوومان مەبەستمانەوەی 1000 داربەڕوو بچێنین لە شوێن بەرنامەکەشمانەوە لە شوێن هەر دارێکی بڕاو بەڕێوەک بچێنە ئەم ساڵ جیاواز لەگەڵ ساڵەکانی دیکە هەز دەکەین کە سروشتی من سنوورەکەمان زەرەرێکی زۆری پێگەیشتووە پێشتر ساڵانی پێشتر لە سنووری ئێمە لە دوورترین گوند کە چوو بای سەردان کردبا بە زستان دەدی سۆبەی نەوتی داناوە پەنای نابردە بەردار بڕی بەزە ئەو ساڵەکە دەبینی کە لە ناوچە شارنشینەکانی ژێ بڵین لە سۆرانی لە شوێنانش خەڵک پەنای بۆ سۆبەی دار و ئەوشتانە بردەوە بەڕاستی ئەم ساڵ پێویستی بەیە کە ژینگە دۆستان هەماهنگ بن بە هەر شێوەیەک هەبێ هەر هۆکارێک هەبێ بیگرنە بەر بۆی بتوان ئەلەقەل قەرەبوویەکی کەمی ئەو دار بڕینە بکەنەوە بڵێ ئەوانەی بینە بلا بینە والله